تاوسەندنی ئاڵۆزیەکانی نێوان ئیسرائیل و ئێران دوای هێرش بۆ سەر کەشتێکی ئیسرائیلی لە کەنداو زیاتر تاوی سەندووە. هاوکات تۆڵەی ئیسرائیل بۆ سەر ئامانجەکانی ئێران لە سوریا و سەرکردە سەربازیەکانی ئیسرائیلیش هۆشداری دەدەن کە دژی هەموو هەڕەشەکانی تیرۆر و پەرەسەندنی چەکی ناوەکی دەبنەوە. تاوسەندنی بارگەشییەکان لە کاتێکدایە کە ئەمریکا و ئەوروپایەکان کاربۆنیۆکردنەوەی دانوستانەکانی ڕێکەوتنە ناوەکیەکە دەکەن لەگەڵ ئێراندا. ئیسرائیل زۆر بەپەرۆشەوە دژی ڕێکەوتنە ئەتۆمیە بنەڕەتیەکەی ساڵی 2015 بوو. زۆر خۆشحاڵیش بوو بە کشانەوەی سەرۆکی پێشوو دانالد ترامپ لە ڕێکەوتنەکە. سەپاندنەوەی سزاکان کە دووبارە ترامپ سەپاندیەوە بەسەر ئابووری ئێراندا، بەڵام بەرنامە ئەتۆمیەکەی پەک نەخستووە. ئێران بەردەوام بووە لە پیتاندنی یۆرانیۆم، زۆر لەوە زیاتر کە ڕێکەوتنە ئەتۆمیەکە بۆی دیاری کردبوو. وەک ئیسرائیل دەڵێت کارەکانی پشکنەرانی ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆمی سنووردار کردبوو. لە ڕوانگەی ئیسرائیلەوە ئەمە زۆر ڕوونە. ڕێکەوتنێکی زۆر خراپ بوو کە ڕێگا بە ئێرانیەکان دەدات وەردەوام بن لە سیستەمی پیتاندنی یۆرانیۆم. ئێستا ئەوان سەنتەرفیوجێکی زۆر باشتریان هەیە لەوەی کە پێش ڕێکەوتنەکە هەیان بوو. خۆرئاوابوونەکە زۆر نزیکە. لەو باوەڕەدام لە ساڵی 2025دا دەست دەکەنەوە بە گەڕاندنەوە بۆ ژیانی ئاسایی خۆیان. ئەوان لە ماوەی 7 ساڵدا هەموو ڕەوایەتێکیان دەبێت بۆ بەردەوامبوون لە پرۆژە ئۆتۆمیکە. بەڵام هەندێک لە پەرپرسانی لەشکری و هەواڵگیری ئیسرائیل پشتگیری خۆیان بۆ گەڕانەوەی ئەمریکا بۆ سەر ڕێکەوتن نامە ناوچەکەی ئێران دەردەبڕن وەک ڕوبەڕووبوونەوەیەک بۆ سیاسەتی حکومەتی ئیسرائیل. من لەو باوەڕدانیم کە دەتوانین متمانە بە ئێران بکەین، بەڵام لەبەر ئەوەیە کە ڕێکەوتنێک هەیە چاودێران و چاودێرانی نەتەوەیەگرتوەکانیش هەن. هەروە من متمانەم بە توانا و هەواڵگریەکانی ئەمریکا و توانا و هەواڵگریەکانی ئیسرائیل هەیە بۆ بینین و تەماشاکردنی ئەوەی کە ئایا ئێرانیەکان مامەڵەکە دەپارێزن یان نا. هەندێک لە شیکەرەوە سەربازیەکانی ئیسرائیل دەڵێن کۆشی ئێران بۆ وەدەسێنانی چەکی ناوەکی بەشێکە لە سیاسەتە دەرەوەیە فراوانخوازیەکانی ئێران. ئێران لە بنەڕەتدا استراتیژیەکی زەبەلەح بەکاردێنێ بۆ ئەوەی خۆی وەک زلهێزێکی ناوچە بتەسبێنێت، ڕەنگە وەک زلهێزێکی جیهانی. یەکەم جار پەرا بەتوانە ئۆتۆمیەکەی بدات و دووەم جاریش هەژمون لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروست دەکات لە ڕێگای پشتگیریکردنی گروپە تیرۆریستەکان، پشتگیریکردنی هەموو چالاکیەکان لە عێراق و سوریا و لوبنان و یەمەن. لەگەڵ تاوسەندنی بارگرژی هەرێمەکەدا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاش هێرشی کردە سەرە و ئامانجانەی کە لە سوریا لەلایەن ئێرانەوە پشتگیری دەکرێن. یەکەمین بەکارهێنانی هێزی سەربازی بوو لەلایەن سەرۆک بایدنەوە.